قەیرانەکانی کارەبا و بێموچەیی و نەوتی سیاست نییە. قەیرانی غازیشی هاتە سەر. ئێرە بەردەڕەشە و ماوەی 3 ڕۆژە کارگەیەکی غاز لە قەزاکە غاز بەسەر هاوڵاتیان دابەش ناکات. کارین لە ئیدارەی بەردەڕەش کە بە زووترین کات مۆڵەت بەم بازرگانە بەخشێت یاخۆ پێی بدات بۆ ئەوەی بە زووترین کات کێشەی غاز لە سنووری قەزای بەردەڕەش کۆتایی پێبێتن کە ئێستا بەڕاستی لە قەیران داین کە غاز لە بەردەڕەش دەست ناکەوێت. بەرپرسانی ناوچەکەش دەڵێن لە بەرژەوەندی هاوڵاتیان داوایان لە کارگەکانی غاز کردووە کە نرخی غاز هەرزان بکرێت، بەڵام خاوەن کارگەیەکی غازیش دەڵێت بەو نرخەیە کە پێیان دراوە ڕازی نابن. ڤڕێکردنی بجا چکیم زێدە حتا نوکە هەگەر قەیرانان کەبێت ئانکیماتیە کەبێت ڕێگڤەدانا بەری هەنگیە ئەمە نوکە دوژێک دو تڕمبێلت بۆ قەزا بەردەڕەش هاتنە یەک بۆ معمەلە ڕوویە یەک بۆ معمەلە بەردەڕەش هەرێکی حدودی 1300 قنینای تەوزیعکردنە و ژێر چاودێریە بازرگانی طبعا ئەوان ئیشرافی سەرکرە نوکەژێک ئەم بەردەوام متابعی لەگەل دهوکێتکن بۆ هەندێ محساتامە ئەم بەهرامە قەزا بەردەڕەش دروست بهێنن بۆ هەندێ تێرە خەلکێکی بکەیت. ناقای مەقامێمە کتابێک ڕسمی لە جێگەری پارێزگار هاتیە بۆ قای مەقامیەتی بەردەڕەش ئەویش ئێمە ئاگادار کردەوە کە دەلێ دەبی لە گۆڕەپانەکان بە 7,000 بفرۆشرێت و لە ماڵانیش کە بە کوری پێلێن گەڕۆک غازی گەڕۆک بە 8,000 زیاتر نەبیت ئەوەش دروستە و ئێمەش پێگیریمان بەو تعلیماتە کردیە بەس غاز کەمە. لە ئێستادا هاوڵاتیانی ناوچەکە داوا دەکەن کێشەی غاز چارەسەر بکرێت و کێشەکەش قوڵتر نەبێتەوە. وەکو لە پەندێکی کوردی داهاتووە دەڵێت ماڵ خۆی ماڵ نەبوو میوانیشی هات سەر.